لەناو دڵی گەڕێکی کۆنگرێسی سیاتڵدا دیواربند و ئەو بربەستانەی کە بۆ جامخانەی دوکانەکان لەدار دروستکراون بۆ پاراستنی دەریچەی دوکان و مارکێتەکان بە تابلۆ نەخشێنرابوون. لێرەدا گەورەترین نمایشی ناڕەزایە جەماوەرەکان لە هاوینی ڕابردوودا سازکرا. دەستەواژەی ژیانی ڕەشپێستەکان گرنگە لەسەر ڕووی پانتایی پیادەڕۆکە نووسراوە و تەواوی شەقامەکەی گرتووەتەوە تا شەقامی ئیسپاین. من وێنەی پیتی ئێڵم کێشا بۆ خۆشەویستی، بۆ میراتی فەرهەنگی، بۆ ژیان. 15 هونەرمەندی خۆجێیی بەشداریانم پرۆژەیەدا کردووە کە هەر یەک لەمانە ستایڵی ناوازەی خۆیان بۆ پرۆژەکە پێشکەش کردووە. من زیاتر وێنەی پۆرترێتم کێشاوە کە گوڵە بەڕۆژەکەی ماسی قرشە لەگەڵ کەڵبەی ئەختەبوت. بە جۆرێک لە جۆرەکان خەڵک کەسایەتێکی وا دەبینن کە کەسێکی ڕووخۆش و ئارامە، بەڵام من وانیم. من کەسایەتیەکی سەرکێشم هەیە. بێگومان سەرکێشەکانی سەرەکی خانمە ڕەشپێستە جوانەکەیە. حەز دەکەم من وەک جۆرێک لە خاوەندی گەورە وێنایان بکەم، چونکە وەک ڕەشپێستێک ئەوان بەشێکی زۆر لە گەورەی ژیانیان داگیر کردبووم. تابلۆی ڕووپەری ئەم دیوارە لەو سەروەختەدا کێشراوە کە ئەو جیناڕەزایەکانی هاوینی ساڵی پار بوو کە بەهۆی مەرگی جۆرج فلۆیدەوە تاوی سندبوو بوو بە هێمای ئازادی ڕادەربڕین و مافە شارستانیەکان. بۆ پاراستنی ئەم تابلۆیە دامەزراوەی هونەر و ڕۆشنبیری لە سیاتڵ لەگەڵ هونەرمەندەکان و وەزارەتی گواستنەوەی شارەکە دووبارە تەواوی تابلۆکەیان ڕەنگڕێژ کردەوە. یەکەم جار زیاتر وەک هونەری سەر شەقام کارەکەمان کرد. شێوەیەک بوو لە هونەری دیواربەندی. لە ڕاستیدا داوای مۆڵەتمان نەکرد، تەنها خۆمان کرد بە خاوەنی. بۆ هەندێک لە پیتەکان نزیکەی 5 چین بۆیان کردووە بۆ دڵنیابوون لەوەی بەرگەی هاتوچۆی شەقامەکان دەگرێت. پرۆسەکە ساتێکی هاوکاری بوو بۆ شارەکە لە کاتێکدا بێهیوایی باڵی کێشا بوو بەسەر خۆپیشاندەراندا. دووبارە ڕێخستنی ڕێگاکە و دابینکردنی ڕێڕەوی هاتوچۆ لە پێناو پاراستنی ئەو تابلۆ ڕووبەربەندیە سازکراوە. بۆیە وا بڕیارە بۆ ماوەی 5 ساڵ بمێنێتەوە. هیوادارم بۆ هەمیشە بمێنێتەوە و هیوادارم ببێتە بەشێک لە کللتوری سیاتڵ. بە بیری بێنینەوە کە ژیانی ڕەشپێستەکان گرنگە، بەڕژدی وەربگیرێت. کۆتایی نەهاتووە و ئێمەش وەک تۆ واین. ئەم تابلۆ ڕووبەربەندیە مڵکی خەڵکە. ئەم تابلۆیە هونەرمەندانە. ئێمە لێرەین تەنها بۆ ئەوەی هاوکاری و سەرچاوەکانمان پێشکەش بکەین. کاروباری یاسایی شارەکە داوا لە خاوەن کارداریە بچووکەکان دەکات بۆ ئەوەی یان دەستکەن بە خاوێنکردنەوەی ئەو نووسینانەی سەردیوارەکانیان یان ئەوە تا ڕوبەڕووی سزای دارایی دەبنەوە. لە سای هەڵمەتی خۆڕسکانەی هونەری ناڕەزاییەوە هەمیشە ڕوون نییە هێڵی جیاکردنەوە لە نێوان کاری تێکدەرانە و هونەردا. ئێمە دەزانین کە دەبێت هیچ نەبێت بەشێک لەو دیوارانە بپارێزرێن کە لەسەر کارکرداریە بازرگانیەکان دروستکراون و هەموو هەوڵەکانی خۆمان بدەین بۆ پاراستنیان، چونکە یەکێک لەو ساتەوەختە مێژویانەی کە دەتەوێت وێنەی بگریت و بیپارێزیت بۆ ئەوەی پیشان بدەیت کە ئێمە فەرهەنگ و وڵاتەکەمان بەچیدا تێپەڕیوە. ئێمە دەزانین کە دەبێت هیچ نەبێت بەشێک لەو دیوارانە بپارێزرێن کە لەسەر کارکرداریە بازرگانیەکان دروستکراون و هەموو هەوڵەکانی خۆمان بدەین بۆ پاراستنیان، چونکە یەکێک لەو ساتەوەختە مێژویانەی کە دەتەوێت وێنەی بگریت و بیپارێزیت بۆ ئەوەی پیشان بدەیت کە ئێمە فەرهەنگ و وڵاتەکەمان بەچیدا تێپەڕیوە. هەموو دانیشتوانەکەی سیاتڵ ئەو خۆ پیشاندانانە یاد ناکەنەوە وەک شتێک ئاهەنگی بۆ بجێڕن. ئەمە یەکێکە لەو مستەکۆڵانەی کە لە چاپ تەواو بووە. نزیکەی 200 دانە پارچە تەختە و بەربەز ئەو کاتە لە ناوچەی چاپ بوون. لە ڕاستیدا من دەستگیر کرام لەو کاتەدا کە هەوڵیاندا پارچە هونەریەکانی چاپ لە چاپ بهێنە دەرەوە. لەبەرەوە من زۆر تامەزرۆیم کارم. ئەمڕۆ زۆربەی کارە هونەریەکانی کەمپی خۆپیشاندەران لە کۆگایەکدا هەڵگیراون. هەروەها بۆ تەناکۆشی لە نێوان خۆپیشاندەرە دێرینەکاندا لە پێناو خاوەندارێتی ئەو کارە هونەریانەدا. هاوکات سەبارەت بە تابلۆی سەرتەختە بربەستەکان هەندێک لە خاوەندوکانەکان پلانیان وایە پیشانگای بۆ بکەنەوە یان بیدەنەوە بە هونەرمەندەکان یان بیبەخشن بە ڕێکخراوە قازانجنەویستەکان یان مۆزەخانە خۆجیەکان.